سێ مانگ بە سەردەست بەکاربوونی کابینەکەی محەممەد شیع سوودانی تێپەڕ دەبێت و هێشتا هیچ یەکێک لەو بەڵێنانەی کە بوونەتە بنەڕەتی متمانەپێدانی لەلایەن پەرلەمانەوە جێبەجێ نەکراوە و گومانی شێلەوەی کە بتوانێت جێبەجێیان بکات. پاش یەک ساڵ لە بۆشایی یاسایی لە عێراق 27 تشرینی یەکەمی ساڵی ڕابردوو هێز و لایەنەکان لەسەر بنەمای چەندین بەڵێن پێکاتە و لایەنە سیاسیەکانی عێراق ڕێککەوتن لەسەر متمانەدان با محەممەد شیع سوودانی وەکو سەرۆکوەزیرانی نوێ، بەڵام سێ مانگ با سەردەست بەکاربوونی ناوبراو تێپەڕ بووە بەبێ جێبەجێکردنی هیچ یەکێک لە بەڵێنەکان کە بەشێکیان تەنها بە بڕیارێک مەیسەر دەبوو. ئامادەکردنی پرۆژە یاسای نەوت و غاز، هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن، ئامادەکاری بۆ هەڵبژاردننی پێشوەختە، چەککردنی گروپە چەکدارەکان و دەرکردنیان لە ناوەندی شارەکان، هەڵوەشانەوەی دەستەی لێپرسینەوە و دادپەروەری، باشترکردنی ڕەوشی هاوڵاتیان و ڕاگاندنی بڕیاری لێخۆشبوون، دیارترین بەڵێنەکانی کابینەکەی سوودانی بوون کە ماوەی ساڵێکی بۆ جێبەجێکردنیان دیاری کرد. ئەمە جگە لە چەندین بەڵێنی دیکەی گەورە و بچوو کە سوودانی بە ئێران و ئەمریکای داوە و هێشتا هیچ یەکێک لەوانە جێبەجێ نەکراون. دیارترین بەڵێنەکانی محەممەد شیع سوودانی دابەزاندنی نرخی دۆلار بووە بەرامبەر بە دینار و گەڕانەوەی بووە بۆ نرخی پێشووی کە 1200 دیناری عێراقی بوو. بەڵام وا مانگێکە دۆلار بە ئاڕاستەی پێچەوانەی خواست و بەڵێنەکانی سوودانی مەلە دەکات و نرخی هەر دۆلارە گەیشتوتە 1650 دینار. ئەمەش گومانی لەسەر توانەکانی کابینەکەی سوودانی دروست کردووە. لە نوێترین لێدوانی لە پاریسی پایتەختی فەڕەنسا محەممەد شیع سوودانی لەبارەی نرخی دۆلارەوە دەڵێت دۆلار لە ئاکامی سەپاندنی مەرج و ڕێکارەکانی نوێی وەزارەتی گەنجینەی ئەمریکا بۆ خستنە بازاری دۆلار بەسەر بانکی ناوەندی عێراقدا بەرز بۆتەوە. وتیشی جێپرسیارە داوا بکرێت ئەو پێوەرانەی ئەمریکا دایناون لەم کاتەدا یان لەم سێ مانگەی تەمەنی حکوومەت کە سێ مانگە جێبەجێ بکرێت. عەبدولکەریم عەبتان ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە هاوپەیمانی سیادا ڕایگەاندووە تاکو ئەم ساتە محەممەد سوودانی هیچ یەکێک لە بەڵێنەکانی جێبەجێ نەکردووە، با تایبەت دیاردەی چەکداری و بڕیاری لێبوردنی گشتی و هەڵوەشانەوەی دەستەی لێپرسینەوە و دادپەروەری و دایان بەڵێنی دیکە کە ئەمانە تەنها بە بڕیارێک جێبەجێ دەبن. عەبتان دەڵێت لەگەڵەوەشدا هێشتا سوودانی لەو وادا بەڵێندرا و یاساییەدا دەژی کە بۆ ئەنجامدانی بەڵێنەکانی و دواتر ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە دیاری کردووە کە ساڵێکە. لێستادا سوودانی بووە بەدیلی دەستی بەڵێنەکانی و لەئەن و پێکاتەنەتەوەیەکانیش جددی و چاو لەسەر خواست و داواکاریەکان و خودی بەڵێنەکانی سوودانیشن، بەڵام پاش سێ مانگیش لە دەست بەکاربوون ناوبراو جگەل لە خواستی لایەنەکان هێشتا هیچ شتێک لە دۆخی خەڵکە ژارەکەی عێراق بە ڕاستەی باشبوون نەگۆڕاوە و بەرزبوونەوەی نرخی شمەک و نرخی دۆلاری شێندەی دیکە خەڵکی پڕ و تووڕە کردووە و کابینەکەی سوودانی خستووەتە بەردەم تووڕەی شەقا بوو لێواری هەڵوەشانەوە.